نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. جیم عەبدوڵڵای کوڕی عومەر. هەرچەندە لە بنەڕەتدا هەرگیز بەم شێوەیە نەبووە، بەڵام بەلای ڕۆژهەڵات ناسەکانەوە یەکێکی دیکە لە قوتابیەکانی کەعب الئەحبار عەبدوڵڵای کوڕی عومەرە. حەزرەتی عومەر 9 منداڵی کوڕی هەیە بە ناوەکانی عەبدوڕەحمان، عەبدوڕەحمان الأوسط، عەبدوڕەحمان الأصغر، عەبدوڵڵا، زەید الأکبەر، زەید الأصغر، عەبدوڵڵا، عاسم، عیاض. بەڵام لە نێو ئەمانەدا تەنها بە عەبدوڵڵا وتراوە ئیبن عومەر، واتە بە تەواوی واتە کوڕی عومەر، چونکە کاتێک بوترێت ئیبن عومەر یەکەم شت کە دێتەوە بیری حەزرەتی عومەر خۆیەتی. هەڵسەنگاندنی هاوڵە بەڕێزەکان بە گوێرەی کۆمەڵێک پێوەرد لە ئاستی باڵای ئێمەدا نییە. بەڵام ئیبن عومەر بە زوهد و تەقوا و پەرستش و گوێڕایەڵی و وردەکاری و شوێنکەوتەیی بۆ سوننەتەوە تەنانەت دیوی وهەی هەبوو کە لە باوکی بەرزتر بووە. لە شوێنکەوتنیدا بۆ سوننەت ئەو قوڵیەکی دیکەی نیشانداوە تا ئەو ڕادەیەی کە نافعی بەندەی ئازادکراوی ئیبن عومەر و مامۆستای ئیمامی گەورە مالیکی کوڕی ئەنەس بووە. ئەم سێ کوچکەیە ئیبن عومەر و نافع و ئیمام مالیک لە فەرمودەدا یەکێک لە زنجیرە ئاڵتونیەکانی ئیسناد پێک دەهێنن. نافع دەگەڕێتەوە و دەڵێت ڕۆژێکیان کاتێک پێکەوە لە عەرەفات دەهاتینە خوارەوە، ئیبن عومەر لە شوێنێکدا چووە نێوچاڵێک و پاشان هاتەوە سەرەوە. کاتێک لێم پرسی ئەی ئیمام بۆچی وەهات کرد، لە وەڵام داوتی من کاتێک لە عەرەفات دەهاتمە خوارەوە لە پشتی پێغەمبەری خواوە بووم. لێرەدا ئەو دابەزی بۆ کاری پێویست، چوینە نێو ئەو چاڵەوە. من پێویستێکی لەم شێوەیەم نەبوو، بەڵام نەمویست پێچەوانەی ئەوە بکەم کە ئەو ئەنجامی داوە. پێغەمبەری خوا بە 3 جار ئاوی خواردوێتەوە. لەم خاڵەدا نەبینراوە کە ئیبن عومەر بیکاتە 4 جار. ئەو تا ئەم ڕادەیە پەیوەست بوو بە سوننەتەوە. ئەمە پەیوەستبوونێکی وەها بوو کە ئەو هەستیاریە زۆرەی نیشان دەدا، تەنانەت لەو سەردەمەی خۆشیدا تا ڕادەیەک بە زۆر دەبینرا. ئیدی تکا دەکەم داخۆڕەی تێدەچێت مرۆڤێکی لەم شێوەیە بە ناوی سوننەتەوە شتانێک بڵێت کە پێچەوانەی گوفتار و ڕەفتاری سەروەرمان بێت. ئەو لە ساڵە یەکەمینەکانی هاتنی ئاینی ئیسلامدا لەدایک بوو. شاهێدی ئەو ئەشکەنجانەش بوو کە باوکی بینی بووی. دەیگێڕایەوە و دەیوت جارێکیان بە هەمووانەوە ڕژانە سەرسەری باوکم و لێیان دەدا و لێیان دەدا. جارێکیان ئەوە بوو عاسی کوڕی وائیل هات و ئەوی ڕزگار کرد. لە کاتی کۆچکردن بۆ مەدینەدا تەمەنی 10 ساڵ دەبوو یاخود نەدەبوو. لە بەدردا لەگەڵ هاوتاکانی خۆی هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و لەسەر پەنجەی پێدەوەستان بۆ ئەوەی گەورە دەربکەون. بەڵام پێغەمبەری خوا ڕێی پێنەدان بێنە نێو سوپا، تەنانەت گەر باڵاشیان بەرز بووایە. پێغەمبەری خوا لە تەمەنیانی دەپرسی. لە ئوحودیشدا دووبارە هاتبوونەوە و دووبارەش لەبەر کەمی تەمەنیان لە نێو سوپادا جێیان نەکرابوویەوە. دیسان هەروەک هاوڕێکانی بە چاوی پڕ و ناخی خەمبارەوە بەرەو ماڵ گەڕابوونەوە. ئەو شەوە هەتا بەیانی خەوی لێ نەکەوت بوو. بەدەم وتنەوەی ئەم وتانەوە لەگەڵ هەنسکدا ڕۆژی کردبوویەوە. داخۆ من چ گوناهێکم هەیە کە لە نێو ئەو هاوڵانەدا وەرنەگیرام کە خەریکی جیهادن لە ڕێی خوادا. بەڵام پاژێک 2 ساڵی دی ئیدی بە پێگەیشت و بینرا و توانی بەشداری لە غەزای خەندەقدا بکات. ئیبن خەلەکان لە کتێبی وەفیات لە عەیاندا لە ئیمام شەعبیەوە ڕووداوێکی لەم شێوەیە دەجێڕێتەوە. لە سەردەمی گەنجیاندا ڕۆژێک عەبدوڵڵای کوڕی زوبەیر و مۆسعەبی کوڕی زوبەیری برای و عەبدولمەلیکی کوڕی مەڕوان و عەبدوڵڵای کوڕی عومەر لە بەرامبەر کەعبەوە دانیشتبوون. وتیان بە هەر یەکێکمان لێرە و لە بەرامبەر کەعبەدا نزایەک بکەین. لە ڕەحمەتی خوادا وەها چاوەڕوان دەکرێت کە هەمویان قبول بفەرموێت. عەبدوڵڵای کوڕی زوبەیر دەستی بە نزا کرد و وتی پەروەردگارە، بە خاتری مەزنی و عیزەت و جەلالت داوات لێ دەکەم لە حیجازدا بمکەیتە فەرمانڕەوا. ئەوە بوو کە کاتی خۆی هات. عەبدوڵڵای کوڕی زوبەیر لە مەککەدا بۆ ماوەیەکی کاتی بوویە فەرمانڕەوا و لەوێدا نمایندەی سوننەتی پێغەمبەری خوای بەڕێکی و تەواوی ئەنجامدا. لە پێناوی ئیسلامدا گیانفیدایانە تێکۆشا و دوجاریش لە سەردەستی حەجاجی ستەمکار شەهید کرا و جەستەی پیرۆزیشی لە پێشچاوی حەزرەتی ئەسمای کچی حەزرەتی ئەبوبەکر و خاتوونی خاوەنی دوو پیشتێندا بۆ ماوەی چەندین ڕۆژ بە هەڵواسراوی هەڵدرایەوە. ئەم خانمە قارەمانەش
حەجاجی لە سەرنجامی پەستی خۆی ئاگادار دەکردەوە و دەیوت ئێوە دنیای ئەوتان بەرباد کرد، ئەویش دوا ڕۆژی ئێوەی بەرباد کرد. مۆسعەبی کوڕی زوبەیریش نزای کرد و وتی خودایە بە خاتری عیزەت و جەلالت، بە خاتری مەزنیت، بە خاتری عەرش و کورسیت داوای ئەمیری عێراقت لێ دەکەم. خی گەورە نزای ئەویشی قبول فەرموو کە کاتی خۆی هات ئەویش بۆ ماوەیەکی کاتی بەسەر عێراقەوە بوویە حاکم. عەبدولمەلیکی کوڕی مەڕوانیش ئەم دوعایی کرد خودایە داوات لێ دەکەم بمکەیتە ئەمیر بەسەر هەموو مسلمانانەوە و وام لێ بکەیت بتوانم یەکێتی نێوان مسلمانان بەرقەرار بکەم، گەر بە بڕینی سەری ئەوانەش بێت کە لە دژم دەوەستنەوە. نزاکەی عەبدولمەلیکیش هەروەک خۆی قبول کراو. ئەوە بوو کات قبولبوونی دوعاکەی عەبدولمەلیکیشی هەروەک خۆی نیشاندا. دوجار عەبدوڵای کوڕی عومەریش نزای کرد و فەرمووی خودایە داوات لێ دەکەم ڕۆحم نەچێشیت تا ئەو کاتەی بەهەشتم بۆ واجب دەکەیت. ئیمامی شعبی کە ئەم ڕووداوە دەجێڕێتەوە دەڵێت ئێمە شاهێدی قبولبوونی نزای سێ کەس لەوان بووین. قبولبوونی یاخود قبول نەبوونی نزاکەی ئیمامیش لەو دنیا بۆمان ڕوون دەبێتەوە. شتێکە بوو کە شعبی دەیزانی ئیبن عومەر هیچ کاتێک دژ بە ئەهلی بەیت و لە پەنا ئەمەویەکاندا نەبوو. بەتایبەت ئەو کەسە بوو کە حەجاج لە هەموو کەس زیاتر لی دەترسا. جارێکیان حەجاج وتاری نوێژی جومعەی هەتا بڵی درێژ کردەوە، ڕەنگە ئەمە بۆ حەق نیشاندانی ستەمەکانی بووبێت. هێندە وتارەکەی درێژ کردەوە تا خەریک بوو کاتی نوێژی نیوەڕۆ تەواو بێت. ئیبن عومەر لەو شوێنەوە کاتێیدا دانیشت بوو دەنجی بەرز کردەوە ئەی ئەمیر کات چاوەڕێی وتارەکەی تۆ ناکات و تێدەپەڕێت. حەجاجیش لە نێو ئەم شکاندنەیەک لە دواییەکانەدا خەریک بوو لە پێستی خۆی دەردەچوو تا دوجار لە وەرزی حەجدا و لە نێو حەرەمی پیرۆزدا پەنای بردەبەر شەهیدکردنی ئەم هاوڵە مەزنە. شەهیدکردنێک کە بەجلی ئیحرامەوە و بەڕمێکی ژەهراوی بوو کە لە پشتەوە لە ئیبن عومەر درا. ئەوە بوو ئەم برین و ژەهرە بوویە هۆکاری شەهید بوونی ئەم مرۆڤە مەزنە.